سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست. ئێمە زۆر جار لە بەرنامەکانمانە ئەگەر ڕخنێکمان گرت بێت ڕخنەکە بۆ ئەو بووە کە پەنجە بخینە سەر برینەکانمان تا برینەکانمان ساڕێژ بکەین. لە بەرنامەی ئەم جارەمانە باس لە یاساکەین و سەروەری یاساکەین. ئێمە لەم بەرنامەیە پرسین ئایا تا چەندێک هەستەکەی یاسا لەم وڵاتی ئێمەیە یاسایەکە سەربەستە عادلانە ئەتوانێت کاری خۆی بکات. ئەش پرسین ئایا تۆکو هاوڵاتیەک یاسات تطبیق کردووە لە وڵاتی خۆمانە یاخود بەپی پەیڕە و یاسای ئەم وڵاتە ئەڕۆیت. زۆر جار ئێمە لە ماڵەکانمانە یاخود لە ناوبازارە گوێمان لەوە ئەبێت کە خەڵکەڵێت بۆچی بکەم ئەم شتە کورە یاسانیە لە کەس بپرسێتەوە یاخود ئەڵێن یاسا لە کەس ناپرسێتەوە. ئێوەش لەگەڵمانە بن لە کاتێکە کە بینەری ئەم بەرنامەیە بن ئێمە ئەو پرسیارە ئاڕاستی تۆی بینەرەکەین تا چەندێک هەستەکەی یاسا هەیە لە وڵاتی ئێمەیە ئەگەر نییە ئێمە چۆن نتوانین یاسا بگەڕین بۆ وڵاتە لەگەڵمانە بن. یاسا نییە قانون لە وڵاتەیە هەیە بەڵام بە جوانی بەکاری نایێنن. وڵاتی ئێمە ژووکو هەموو وڵاتانی دنیا یاسامان هەیە یاسای باشیشمان هەیە. وڵات تەبەن یاسا هەیە بەڵام بۆ شێوێنی کە جێبەجێکرێ. یاسا هەیە لە زۆر کاتیشان نییە. یاسا بەس بۆ فەقیر هەیە بۆ دەوڵەمەند یان بۆ کوڕی مەسوول یان بۆ مەسوولێک هیچ کەسی اعتیباری پێ ناکەن. بەی شێوەیەک لەم وڵاتە بەرقەرار نییە. یاسا هەرەوەیە وەزارەتێکە ناوی دادە و تەواو. وەڵی قانون لە وڵاتەیە هەیە بەڵام بە جوانی بەکاری نایێنن. چێ بە جوانی بەکاری نایێنێ؟ دەور و سەرەکی خەڵکەکانە جوان قانون بەکار نایێنن لە وڵاتەیە. تا چەندێک هەستەکەی یاسا هەیە لەم وڵاتەیە؟ تقریبان هەیە و نییە. لە زۆر شتا هەیە لە زۆر شتان نەنیە. یاسا هەیە لە زۆر کاتیشان نییە. ئەگەر یاساکەشە بێ خەڵکەکە پێشێلیەکە تا چەندێک بە پەیڕە و یاسا و پرۆگرامی ئەم وڵاتە ئاڕۆیت وڵی خەڵکەکە پێشێلەکە تۆ خۆ بە هەشتا لە سای بیستەکەی بۆ تەطبیقینەکە لەبەرەوەی لە سایەوە بیستەوەی کە یاساکە نییە بەدڵی من نییە لەبەرەوە سای بیستەکەمدا ناوە بۆ ئەوە. یاسایەوە جارەوەکو حکوومەتەکەمان یەکێوەکو حیزبەکان کە ئەڵێ لەو تا نەگا بەجێگەی خۆی ئەڵێ من هەموو شتێکم کاگا بەجێ خۆی هیچ یاسایەک نییە کەواتە لیان بپرسێتەوە مەبەستەوەیە ئەبێ بپرسێتەوە ئیترۆژدانین بۆ حکوومەت. هەموو وڵاتێک پەیڕە و پرۆگرام و یاسای خۆی هەیە. ئایا وڵاتی ئێمە پەیڕە و پرۆگرام و یاسای خۆی هەیە؟ بەتەکید وڵاتی ئێمە ژووکو هەموو وڵاتانی دنیا یاسامان هەیە یاسای باشیشمان هەیە بەڵام هەموو جەریدە و تەلەڤیزیۆنەکان کەناڵەکان سەرێکی مقابلەیەکێکن هیچ دوانەکەن بە قیاس بۆی بەڵێ یاسانی ئاخر بۆ نییە کاکە یاسای ئێمەش زۆر باشە یاسامان زۆر باشە بنکەی پۆلیسەکانمان سەرژمێریکەن بزانە سەرپێچیەکان لە هاتوچوو بەڕێوەبەرایەتی هاتووە بپرسن بزانە داتا وەرگن کاکە بزانە لێ چەند سەرپێچ تۆمار کراوە. تەبەن یاسا هەیە بەڵام بۆ شێوێنی کە جێبەجێکرێ ئەوەی کە جێبەجێکرێت بەس لەسەر فەقیر و هەژارەکە جێبەجێکرێت. بۆچی ئاڵین دایماڵین بەسە فەقیر و هەژارەکە بۆ ئەوانی تر ناگرێتەوە؟ وەڵی ئەوە بێ لە ساڵداران پرسی. هەستەکەی یاسا هەیە لەم وڵاتەیە یاخود هەستەکەی یاسانی لەم وڵاتەیە؟ وڵی نەوەڵە نییە لەو باوەڕیانیم هەبێت. بۆچی لەو باوەڕای نەبێت؟ گوێ لە خەڵک ناگرن داواکارەکانی گەنج ڕناگرن مەسەلەن بۆ نمونە شتە بەسیترین شت پێشمەرگەیەکی بەسی 45 دانە ڕۆژی ڕێک مەعاشی وەرەنگرن ئەمە بەچی بژی؟ ئەمە بێیاساییە کە ئەستەکەی 45 ڕۆژ پێشمەرگەیەک مەعاش با دڵنیاییەوە بێیاساییە. یاسا وجودی هەیە بەڵام کە پەیڕەو نەکرێت لەسەرەوە لە خواری شۆ پەیڕەو ناکرێت. یاسا وەک پێموتی ئەگەر لەسەرەوە دابەسی بە تعلیمات هاتە خوارەوە خەڵکیش پابند دەبێت پێوەی بەڵام کە لەسەرەوە هیچ یاسایەک نەبێت لە خواری شۆ جێبەجێ نابێت. یاسا هەیە نییە بە مطلقی نییە. کاتێکە چینە بنجبوونەوەی مەسەلەکانی ترەوە بۆ نمونە کوشتن باشە تا ئێستا کەسێک لەم وڵاتی ئێمە نەگیراوە لەسەر ئەوەی کە تاوانێکی ئەنجاما بێت. ڕەنگە ئەگەر بۆ نمونەشتی کۆمەڵایەتیە بوو بێ بەڵام سیرەکەی ئەگەر چبێتە ئاستی بەرپرسەکان ئەوە یاسا لەوێ باڵنیکاری خۆی نەکرد و تا چەندێک ئەمە وایە بەخوای من لەگەڵەوانیم یاساکاری خۆی زۆر باش کردو و ڕۆڕەوەی یاسا زۆر باش جوڵێ یاسا سەربەستە یاسا ئازادە بۆچی کاکە ئازاد نییە من نازانم بۆچی ئازادی تا گەورەترین تاوان کە کوشتنی ئەو ڕۆژنامە نووسە بوو بەرزترین ئەندامیەکێتی نیشتیمانی لەسەری گیرا و خۆی بەپی خۆی چۆتە بەردەمی دادگا ئەیتر یاسات سەروەری لە
ئێمە زیاتر لە کوێ بێ من نازانم یان بێ بەڕیس قەنارە هەڵقەین وەکو حکوومەتی ئێران اینجا بڵێن یاسایە نەخێر کاکە یاسا زۆر باشە ڕۆژان دادگاکان ناتوان داتاوەرگن لە دادگای تاوانەکان لە کەتن لە هەموو دادگاکانی کە خەڵق چۆن چۆنی ئیجرئاتی لەگەڵاکرێ و زۆریش باشە من نازانم بۆچی خەڵق ڕژبینە من نازانم ئەم بەنامە لە پێناوای ناکەین کە خەڵک بترسێ لە یاسا بەڵکو ڕێز بکرێ لە یاسا لە پێناوایەکەین کە خەڵک ڕێز لە یاسا بگرێ ئەگەر ویستی کارێکی هەڵە بکات بڵێ نایاسا هەیە لە وڵاتی لەم پرسێتەوە وڵات ئایا ئەتوانێت بڵێ یاسا هەیە لە وڵاتە زۆرم پێ باشە و خەڵقیش وشارە لە ئاستی ئەوە خۆ ئەگەر یاسا نەبێ ڕۆژانە بە ڕۆژی نیوەڕۆک و چەندین شوێنی کە جیرفانی خەڵقە بڕێ لای ئێمێشتا شتانە بە نەگەیشتە ئەوانەکەەوە نەبڵین یاسا خراپە نەخێر یاسا باشە و زۆریش باشە هەمومان بەخۆشمەوە بە هەموو تاکێکی ئەم کۆمەلگایەوە هەمووی پەلەیەتی بەڵام بەهیشت ینی ئەو نەتیجێ پەلەمانە لە هەموو شتەکان بەڵام ناگەیمە نەتیجە لەنێک وڵاتی خۆت یاسای ئەم وڵاتە پەیڕەوەکەی مەسە ئەو یاسایانە چین کە تۆ پەیڕەویەکەی لە وڵاتەیە وڵی یاسایەکی ئەو تۆنی ینی زۆر جوان ئێمە هەموو جارێ لەسەری بەردەوام بینێمە بەکاری بێنین خۆی هەستەکەی یاسا هەیە لە وڵاتەیە نەنیە ئەوەی من بینی بێتم و بەڕاستی یاسا بۆ زۆر کەس نییە عام نییە یاساکان بۆ چەند کەسێک هەیە و بۆ فەقیر هەیە بە کوردیەکەی بۆچی ئەمانەم قسەیەکەین ئەڵین یاسا بەستەنا بۆ فەقیرەکانە وڵی واقعەکە بینینەوە بە چای خۆمان چەنها کە زەبینین باڵا دەستە لە وڵاتەیە چی بوێ بە ئارەزی خۆی ئیکات و مەحاسەبەش ناکرێت تا چەندێک هەستەکەی یاسا لە وڵاتەیە بەرقەرارە ئایا یاسا بەرقەراریان بەرقەرار نییە بەی شێوەیەک لەم وڵاتە بەرقەرار نییە یاسا هەرەوەیە وەزارەتێکە ناوی دادە و تەواو بۆچی وامان لێ هاتووە هەستەکەین کە یاسانی لە وڵاتەیە وڵی ئێمە لە هەموو کەیسەکانەوە سەیریگەین کە لەم وڵاتە بووە تازەترین کەیسەوەی کاوە گەرمیانیە کە بە هیچ شێوەی یاسا سەروەر نەبوو کوا بکوشەکانی کاوە کوا بکوشەکانی سەردەست عوسمان تا چەندێک هەستەکەی یاسا هەیە لە وڵاتیان وەڵی بۆ فەقیر و ژارێ بەس ئەوەی وا مەسول بێ و بەرپرس بۆوان نییە خۆت وەکو وڵاتێک وەکو شۆفێرێک باشە تا چەندێک یاسا پەیڕەوەکەیت وەڵی من شخصی خۆم بە تا 100 پەیڕەوێکم هەستەکەی یاسا لە خەڵکە برسێتەوەیانەوە تا یاسا لە هیچ کەسێک ناپرسێت ئەڵێ مەگەر فەقیر و هەژار بی ئەگەر دەوڵەمەند بیت و ئەگەر باڵە دەست بی لە وڵاتەکەی ئەوش بۆ خۆی ئەم شتێکە وتی یاسا پەیڕەوەکەم ئەو نەفەری کە لە تەنیشت تۆیە ئەوە خۆی بەستایەتەوە خۆی نەبەستێتەوە وەڵای ئەوەی زۆر نابێت سەرکەوتووە خۆی بەستێتەوە وەڵای هێشتانە قینە نایە تارزەکە دەقەیە لێڵم گرت تا ئێستا خۆی نەبەستەوە بڵەوە یەکێکە لە شتەکانی یاسا هاوە لێ ئیشارە دەبێت خۆی ئاگادار بێ ئەو سیارەکە مۆدیل تازەیە بەی شێوەی یاسا سەروەر نییە باشە وەکو هاوڵاتێک خۆت تا چەند کەستەکەی خۆت یاسا پەیڕەوەکەیت وەڵاهی یاسا نازانم لەم وڵاتە من یعنی ڕوبەڕووی دادگا نەبوومەتەوە تا ئێستا بڵێم یاسام تەطبیق کردووە یان نا وەڵاهی بەتەئکید لەوەچێ من شخصی خۆشم لە سانەوەی یاسا تەطبیق بکەم دەکەی تەطبیقی نەخێر لە پاش ناوبڕێکەوە گەڕێنە وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن